بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلم وأستغفرك لما لا أعلم. براني برز خوشويست بينراني عزيز بردوام من لسر باسكردني زنجير السميناري دياردي سوخوري أمرو زنجيري دوام باسكين لبابتي سوي كرين وفروشتن وزنجيري دوان زيما لكوي باسكان أو بابتاني كبيرمان قشتوك وسؤال فتوائك دكتور علي قرداقي هي لما ويا درشوها ئەم فتوایە بەداخەوە خەڵکانێک بە تایبەتی ڕاگەیاندن کارەکان بە شێوازێکی زۆر ناپیشەیانە مامەڵە لەگەڵ فتواوە لە مامەڵە لەگەڵ بابەتی گرنگی ئیسلامیە ئەکەن. فتواکە من لە زۆر شوێنە ئەمبینی کە گوایە خەڵک وا باسەکە کە دکتۆر عەلی فتوای داوە بەوەی وەرگرتنی سوو لە بانکە ڕیبەویەکان جائیزە، یعنی بەو معنایە نەقڵ ئەکرێ بەوەی کە تۆ دروست بێ بچی پارە بە سوو دابنی لە بانکێکا دوای وەرگرتنی سووەکەش جائیز بێ. دوای من کە گەڕامەوە سەر پێگەکەی جەنابی دکتۆر خۆی نەسی فتواکە بەم شێوازە هاتووە. فتواکە پرسیارێکە کە لە دکتۆر کراوە ئایا دروستە تەبەڕوع لە بنووکی ڕیبەوی وەربگیرێ، واتە موئەسسەیەکمان هەیە ئیش بە ڕیباەکە، بانقێکمان هەیە ئیش بە ڕیباەکە، ئێمە پێویستمان بە پرۆژەیەکی خەیری هەیە، یا کەسێکمان هەیە بانکی شواز دەبێن، کەسێکمان هەیە حرامخۆرە ڕیباخۆرە و سوخۆرە، ئێمە ئەمانەیە پرۆژەیەکی خێرخوازی بکەین، خەسخانەیەک بکەین، پردێک بکەین، مەکتەبێک بکەین، ئەم بانکە ئێوێ هاوکاریمان بکە یا ئەم سەرمایەدارە ئێوێ هاوکاریمان بکە پارەمان بداتێ بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. ئایا ئەمە دروستە؟ کاک دکتۆر عەلی لە وەڵامی ئەم پرسیارەیە نەصاً ئەڵێ لا مانع شرعا من أخذ التبرعات من البنوك الربوية لدعم المشاريع التنموية والخيرية. ئەڵێ هیچ ڕێگرێک نییە کە ئێمە پارە و هاوکاری لەو بانقانی کە تەعامل بە ڕیبا ئەکەن هیچ ڕێگرێک نییە هاوکاریان لێوەربگرین. ويجوز صرف هذه التبرعات في جميع أوجه الخير ما عدا شراء المصاحف وبناء المساجد. ولا هیچ ڕێگرێک نییە ئەم پارانە لە کاری خەیرا بەکار بێن جگە لە دروستکردنی مزگەوت و کڕینی قورئان کە ئەم دوو بابەتەش کە ئەو ئیسیسنایەکە دوو بابەتی خلافین. دکتۆر قەرەضاوی پێی وایە بۆ ئەمانش دروستە پارەی مەشاریعی ڕیبەوی بەکار بێ. لەبەرەوە فتواکەی دکتۆر پێویستە وەکو خۆی وەربگیرێ. دکتۆر فتوای نەداوە کە وەرگرتنی سوو لە بانکە ڕیبەویەکان حەڵاڵە، ئەمە مەحاڵشتی وا بڵێ و پیاوە. ئەو ئەڵێ ئەگەر بانکە ڕیبەویەکان دەستبار کۆمەکی پرۆژەیەکی خەیریان کرد دروستە ئەم کۆمەکەیان لێ وەربگیرێ، نەک دروستە لەوەی تۆ بچی پارە بە سوودا بنیت و وەری بگری. خەڵێکی تر پرسیارەکەن هەندێک بەڕێز بەوەی کە وەلو ئەمە عەلاقی بە بابەتەکەی ئێمەوە نییە، دکتۆرەکان زۆر جار نیسبەیان هەیە لەگەڵ دەرمانخانەکانە، لەگەڵ تاقیگەکانە، لەگەڵ ئەو شتانەی کە پەیوەندیان هەیە بە ئیشی پزیشکەکانەوە. ئایا ئەو نیسبەی دکتۆرەکان وەرێگرن لە کاری دەرمانخانە و تاقیگەکان حەڵاڵە یا حرامە؟ چونکە ئیتیفاقەکەیان وایە ئەگەر ئەو چەند نەخۆشی بۆ بنێرێ بەپێی ئەو نەخۆشانی ئەینێرێ تاقیگەکە یا دەرمانخانەکە نیسبەی ئەداتێ. ئەم حاڵەتەش کۆمەڵێک شروط هەیە ئەگەر ڕەچاو بکرێ لە ڕێکەوتنی پزیشکەکە لەگەڵ دەرمانخانە یا تاقیگەکە ئیشکالێک دروست ناکە. یەکێک لەوانە دکتۆرەکە کاتێک نەخۆشەکە ئەنێرێ بۆ تاقیگە پێویستە نەخۆشەکە پێویستیەکی فعلی بەو فەحسە هەبێ، نەک لەبەر ئەوەی خۆی نیسبەی هەیەتیایە بچێ نەخۆشەکە پێویستی بە کۆمەڵێک فەحس نییە، لەبەر نیسبەکەی خۆی نەخۆشەکەی حالاکە بۆی پارە پەیاکە خۆی. دوم، پێویستە ئەو تاقیگەی ئەم دکتۆرە نەخۆشەکەی بۆ ئەنێرێ نرخی لەگەڵ نرخی شوێنەکانی تر گرانتر نەبێت، چونکە ئەمە خیانەتە لە نەخۆش. ئەم تاقیگەیە کە تۆ نیسبەت هەیە لەگەڵی لەبەرەوەی نیسبەی خۆتی تایە نرخەکەی گرانترە، بەڵام تۆ بە نەخۆشەکە ئاڵی من فەحسی ئەم تاقیگەیە نەبێ، نەتیجەی ئەم تاقیگەیە نەبێ، ئەشیعەی ئەم مختبەرە نەبێ، من قبوڵم نییە، یا دەرمانەکە ڕۆچیتەی ئەو دەرمانخانەیە نەبێ، من قبوڵم نییە، بە حجەی ئەوەی کە تۆ نەخۆشەکە واچی ئەگەیەنی کە دەرمانەکانی لە ڕووی کواڵیتیەوە بەرزترە بەڵام واش نییە، بەس دەبەروی نیسبەت هەیە تۆ نەخۆشەکە فێڵ لە نەخۆشەکە ئەەکەی ئینێری بۆ ئەو شوێنە پارەیەکی زۆرتری پێخەرجەکەن. خاڵێکی تر کە ضرورە هەبێ ئەو ئەچیزانی مختبەرەکان بەکاری دێنن، لەوانەیە ئەم مختبەری تۆ نەخۆشەکەی بۆ ئەنێری وەکو پێویست دەرمانەکانی یا وەکو پێویست
ئەو ئەشیزە و مەکائینانەی کە هەنی وەکو پێویست دقیق نین تۆ لەبەرەوەی خۆت حیسەت هەیە ئەینێری بۆ ئەمەگەر حیسەت نەبێ شوێنی باشتر هەیە کە دقیقترە بۆ فەحسی نەخۆشەکە ئەگەر دکتۆرەکە یەکێک لەم مەرجانە لە معاملەکەی نەبێ لەگەڵ ئەو تاقیگانەیە ئەو کاتە ئەگەر ئەم خەلەلانی تیانە بێ معاملەکەی دروستە و دکتۆر دروستە نیسبە وەرگێ لەو پارانی کە نەخۆشەکان ئیحالە بۆ تاقیگە یا دەرمانخانەکانەکە ئەگەر یەکێک لەم خاڵانی تیابێ ئیتیفاقی دکتۆرەکە لەگەڵ تاقیکەگە یا لەگەڵ دەرمانخانەکە ئەو کاتە حرامە و خیانەتە لە نەخۆش دکتۆر نابێکاری وا بکە خەڵێکی تر لەو پرسیارانی کە هاتووە ئایا قازانج ڕێژەیەکی دیاریکراوی هەیە خەڵک وا تەسەوورەکە قازانج تەنها ئەتوانی 100% وەری بگری بەس ئەمە هەڵەیە قازانج ڕێژەیەکی دیاریکراوی نییە یعنی تۆ ئەگەر شتەیە بکڕی بە دەفتەرێک دۆلار بیدی بە 10 دەفتەر دۆلار شەرع ڕێگر نییە لەوە خەڵک هەیە ئەمڕۆ لە وڵاتی ئێمەیە ئەرزی کڕیوە بینای کڕیوە بە 2 دەفتەر بە 3 دەفتەر کڕیوێت ئەمڕۆ 50 دەفتەرەکە شەرع تەدەخول ناکە لە دیاریکردنی نیسبەی قازانجی خەڵکە بەڵام بە مەرجێک کۆمەڵێک مەسائلی تر هەیە وەلو ئەوانە لاوەکین علاقەیان زۆر بە بابەتەکەەوە نییە بۆ نمونە احتیکاری تیانە بێ بۆ نمونە زەرەری بۆ خەڵک تیا دروست نەبێت کابرایەک دەرمانخانی هەیە دەرمانەکە بەزلای ئەو درستەکە پەتایەک بڵاو بۆتەوە ئەم پەتایە ئێستا دەرمانەکە لای ئەم هەیە ئەم تەبەجوح بکە واتە دەستگیر بکە لەوەی دەرمانەکە بە نرخێکی کەم ناخاتە بازارەوە ئەمە حرامە لەبەرەوەی ئەمە جوزئێکە لە احتیکار و ئەمە شەرعی نیە لەسەر مەسلحەتی عامی خەڵکەکەوێ لە غەیری ئەمە ئەگەر شتەکەی منی فرۆشم ضرور نییە من قەتعی ئەرزم هەیە خەڵک ضرور نییە بە قەتع ئەرزەکەی من سیارەیەکم هەیە خەڵک پێی ضرور نییە دوکانێکم هەیە خەڵک پێی ضرور نییە من بە کەیفی خۆم سعری لەسەردانیم خەڵکیش بە ئازادە چەنی پێ ئەدایە چەنی پێ نادا کەواتە ڕێژەی قازانج دیاریکراو نابێت خاڵێکی تر ئایا پێدانی زەکات بە کەسێک کە قەرزارە من قەرزم نەیە لای کەسێک ئەمەوێ زەکاتەکەی پێ بم بۆ ئەوەی قەرزەکەم بداتەوە ئایا ئەم کارە شەرعیە یا شەرعی نییە ولەما ئەفەرمون ئەگەر بەو مەرجە زەکاتی باتێ کە قەرزەکەی بۆ ئەگەڕێتەوە حرامە و زەکاتەکەی دەرناچێت ئەو پارەی کە ئەیدا وەکو زەکات دەرناچێت بەڵام ئەگەر تۆ بیدەیتێ بەبێ مەرج بەڵام فەقیرێک هەیە قەرزت لایەتی تۆ ئەزانی قەرزەکەی نییە بیاتەوە ئەڕۆی تۆ لەبەر خوا بەبێ ئەوەی پێت گوتە بێ من پارت ئەدەمێ بۆ ئەوەی قەرزەکەم بدەیتەوە دەوەرەقە زەکات هێدەیتێ کابرا خۆی ئەڵێ لە وڵای جا خۆ تۆ قەرزێکت لەلا من دەوەرەکە بخرە بری قەرزەکە ئەمە هیچ ئیشکالێکی تیان نییە بەڵام بە مەرجی ئەوە پێی بڵێ من قەرزم لەلاتە و زەکاتەکە بۆ ئەخەمە بری قەرز بڵێ باشە ئەمە حرامە شەرعەن ئەگەر بە داوای دائینەکە بێ بەڵام ئەگەر مەدینەکە خۆی تەڵەب بکە ئەگەر کابرای قەرزار خۆی تەڵەب بکە مەسەلەن بڵێ کاکە قەرزت لامە زەکاتم بدەرێ قەرزەکەت ئەدەمەوە بەبێ ئەوی تۆ شەرتی لەسەردا بنی کە تۆ زەکاتی بیتێ بۆ ئەوەی قەرزەکەت باتۆنە ئەو خۆی تەڵەبەکە و مەسلحەتی لەوەدایە ولەما ئەفەرمون ئەمە شەرعیە ئیمامی نەوەوی دەقن وەکو نەص ئەفەرمێ أما إذا دفع إليه الزكاة بشرط أن يردها إليه عن دينه فلا يصح الدفع أفرمي أجر زكاة كي بيدا بو مرجي كبوي بجيريته ولا بري قرزكايا فلا يصح الدفع ولا تسقط الزكاة بالاتفاق أفرمي نبيدانكي درستا ونزكاتكي شيلك والأكوي كابراي دولمن ولو نويا ذلك ولم يشرطاه جاز بالاتفاق وأجزه عن ذلك بلام أجر كابرا لنيتي خويا بينوتوا ولا مالي إن شاء الله من زكاتكي إدمي بلقو قرزكم بو بجريتوا كابراي قرزاري شرح ما نيتي هي أجر زكاتك ورقري قرزك بداتوا أفرمي اتفاقا أما جائزة بلام أفرمي ولو قال المدين أي أجر كابراي قرزارك وعرز مكردين أم داواي كرد قال ادفع إلي عن زكاتك حتى أقضيك دينك ففعل أجزاءه عن الزكاة أجر قرزارك قلتي زكاة بدري باقر زكاة بدمي وتي باشا الدمي زكاتك دا دروسة بلامك وعرز مكردين كابراي دائن مرجدانني ئەوەی کە خاوەن قەرزەکەی ئەبێ ئەو خۆی دوور بگرێ لەو مەرجە باشە پرسیارێکی تر ئەگەر هاتوو من ئاگام لێیە کەسێکی فەقیر قەرزی لایە قەرزی کەسێکی کەی لایە من پارەی زەکاتم هەیە دروستە بچم قەرزەکەی بۆ بەمەوە بەبێ ئاگاداری خۆی شەرعەن ئەڵێن نەخێر ئەبێ پێی بڵێم کاکە تۆ فەقیریت ئاگادارم قەرزی خەڵکت لەلایە قەرزەکە لای من قەرزی من نییە بەس من ئاگام لە وەزعی دراوسێکەمەکە فەقیرە ئەڵێم بچم قەرزەکەت بۆ بەمەوە لە زەکات ئەگەر وتی بەڵێ ئەو کاتە ئەمە قەرزێکی صحیحە و زەکاتەکەش لە کۆڵی منەکەوێ بەبێ پرسی خۆی بچم بیدەمەوە زۆرێک لە عولەما ئەفەرمون زەکاتەکە لە ئەستۆی ناکەوە لەو مەسەلەیەکی خلافیە بەڵام ئەوەیە کە ئینسان ئاگاداری فەقیرەکە بکاتەوە ئەو جاپاری زەکاتەکەی بۆ بگەڕێتەوە ئەمە ئەو پرسیارانە بوون کە تا ئێستا وەکو بە نەزەری اعتیبار وەرەگینێن و هاتبوون بۆ ئەڵقەی ڕابردوو دینەوە سەر بابەتەکەی خۆمان بەڕێزان ئایا ئەو ئەسنافانەی کە ڕیبایان تایە ئەو حەدیثانی کە باسمان کرد لە دەرسی ڕابردووە گوتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
أفرميت الذهب بالذهب والفضة بالفضة والبر بالبر والشعير بالشعير والتمر بالتمر والملح بالملح يدا بيد سواء بسواء. اگر ملاحظه كان پیغمبري خوا صلى الله عليه وسلم باسي چند شت اكا كريبايا انتيا اگر كرينو فروشتنيان بو بكري تحديدا باسي ششت اكا الذهب الطون، الفضه زيو، البر جنم، الشعير جو، التمر خرما، لقل الملح واتاخي ششت باش الربا تنها لم ششتها واتا غيري ام ششت الربا دروس ابي بنمونه برنج لحديثك يا هاتوا قورينا وي برنج ببرنج ربا دروس اكا نيسك ربايتيايا بارا پیغمبري خوا باسي الطون وزيوكا ام ديناركا غزي منو تو امر لبازار بكاري دينين امر رباي دروس اكا اگر بيدين بيكتر بزيادو كام اميكي لو برساني كزانايان خلافي كان هي لسري. طبعا ظاهر كان معلومي بريستان مدرسي ظاهر كان ايش برو كشي دقه كان ظاهر كان الين ما دام پیغمبري خوا صلى الله عليه وسلم نصا باسي ششتي كردوا ربا تنها لم ششتيا دروس ابي لغير امانه دروس نابه. هندق العلماء ظاهريين وكو امامي صنعاني يا وكو ابن عقيل حنبلي امانه ولو لمذهب ظاهريين بلام امان الين كايما بدوا داشون اكين بو او شتاني كبيغمبري خوا صلى الله عليه وسلم باسي كردون زانين علي الربات يا ناتشيا على علي كي ملموس نادو زينوا بو نمونه بوشي الطون وزيو ربايا انتيايا بوشي جن موجور ربايا انتيايا قال ما دام علي كي ملموس بردسناكوي كواتا هر او ششتور اجرين چونك كتو قياس اكي امامي صنعاني تحديدا لرا افرمي عمليه قياس بيوستي بتحديد عليه اگر علك اگر سببي تحريمك دياري نكري ناتواني اشتكي ترقياس كي لسر اصلا كان لبر او بي وايا اما ناقنجب سبل السلام صنعانيه فرمي ولما لم يجدوا اي الجمهور علة منصوصة امامي صنعاني لولامي جمهور افرمي اوان كخويان الين رباك لم ششتو لغير امانيشا دروس ابي افرمي كاقريب شوين علتك يا افرمي عليكي منصوص نيه واتا حديث كان بيما نافرمون بوشي الربا لم شتانيا هيا افرمي اختلفوا فيها اختلافا كثيرا او ابو باهوي اوي كخويان راجعيان بو دروس به يقوي الناظر العارف افرمي اوي كسيكي ناظر كسيكي مثلا عاقل كسيكي جير كتي اروانيه ان الحق ما ذهبت اليه الظاهريه قال حق لا ظاهريه كان من انه لا يجري الربا الا في السته المنصوص عليها قال الربا لو ششتيان بيت دروسنا به كوات امر راي امامي صنعانيه تقوي الراي ظاهريه كان قال ما دام پیغمبري خوا صلى الله عليه وسلم ام موضوعه علتكي دارين كردوا او كاتي منات وان قياس بكين لبر نبوني عله راي دوام جمهور بهر شوار مذهبكوا حتى بمذهب الشيعي شوا حتى بمذاهب تروى ابن تيميه ابن قيم مجامع فقه معاصر هميان بيان وايا كنخير امششت اصولا امانه ها بنشينا كان بو نمونه الطون وزيو بنشينن بو همو دراويكي دنيا جنمو جو بنشينن بو همو خواردنيكي دنيا لبدا والله پیغمبري خوا صلى الله عليه وسلم اصول كان دياري كردوا غيري اصول كان قياس كريت تصل اصول كان غيري اواني كاصلا قياس يعني كاين سر اما انجا ليرا اوان افرمون ردي امامي صنعاني وظاهري كان بشي اينوا افرمون اما لا شرع دو جور قياس من هي اگر اما علتي اشتكى بدو زينوا واتا بزانين ام كاربو حرامه هر شتيك ام علتي تيابي الين حرامه سرخوشي لعرقه پیغمبري صلى الله عليه وسلم كافر كل مسكر خمر وكل خمر حرام همو شتيك انسان سرخوش كعرقه وهمو عرقك حرامه كواتليرا علتك واضحه هرشي مشروبك انسان سرخوش بكا بيهوشي بكا او مشروبه حرامه چونك علي اسكاري تيايا اما بي او تي عليكي واضح واتا الشرع خوي علتك كمان بي الله بس اما جوري كما القياس قياسك مان هي بي او تي القياس بنفي الفارق القياس بنفي الفارق يعني يعني اما دوش مان هي لهيج رويك وجاوزيان نيه ليرا قياس اكري لسري باقي منزارين علي اشتيه كم شيء بونمونا بيغمري صلى الله عليه وسلم افرمي لا يقضي القاضي بين اثنين وهو غضبان
أفرمي قاضي دادور نابد حكم بك لبيني دوكسا أجر حاكمك استفزاز كرابو توربو أجر حاكم توربو ناك بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم با حكم درنك بو چونك إما دڵنیانی لەوەی کە لا نادا بەلای یەکێک لەو طرفانی ترا دڵنیانی لەوەی کە دادپەروەری ئەپارێزە چونکە تووڕێ ئینسان کە تووڕە بوو تەمیزی نامێنێ باشە لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها باسی تووڕەبوون ئەکا بۆچی حاکم ئەگەر تووڕە بێ خۆ نەس نییە لەسەر عیلیەت بۆچی ئەگەر تووڕە بێ حکم نەکا عیلەتەکەی چییە باسی ناکە حەدیسەکە باش ئەگەر حاکم برسی بوو هەمان حەدیث شمولێکە یا شمولی ناکە هەمان حەدیث شمولێکە ئەگەر حاکمەکە مەسەلەن تەنگاو بوو هەمان حەدیث شمولێکە یا شمولی ناک هەمان حەدیث شمولێکە ئەگەر حاکمەکە لەژێر فشاری ترسا بوو هەمان حەدیث شمولێکە یا شمولی ناکە هەمان حەدیث شمولێکە ئەمە ئەوەتی القیاس بنفی الفارق یعنی فرق نییە لە بینی حاڵەتەکانە ڕاستە ئێمە عیلەتەکە نازانین بەس ئەم حاڵەتانە وەکو یەکوان یا بۆ نمونە طلاق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا طلاق في إغلاق ئەفەرمێ طلاق لە کاتی تووڕەبوونا ناکەوێ بەس کام تووڕەبوون ئەو تووڕەبوونەی ئینسانەکە تەمیزی نامێنێ واتە دواتر ئەگەر کابرا طلاقەکەی خست کە هات وتی مامۆسا من طلاقەکەم خستووە ئێمە ئەڵین ئەکرێ بۆمان بگێڕیتەوە چیت گوت ئەگەر دانیش قسەکانی خۆی گێڕایەوە وردەکاریەکانی کێشەکەی گێڕایەوە و باسیشی کرد چی وتووە لە طلاقەکەی ئەم طلاقە کەوتووە بۆ چونکە ڕاستە تووڕەبووە بەڵام هۆشی لەسەر خۆی بووە تەمیزی هەبووە ئیدراکی سەلیم بووە بەڵام ئەگەر پێمان وت کاکە جەنابەت ئەڵی تووڕە بووم بۆمان بگێڕەوە کێشەکە چی بوو وە چیت گوت ئەڵێ وەڵاهی جەنابی مامۆسایە جەنابی قازی من ئەو ئەزانم تووڕەی کردم ئیتر خوا شەهیدە نازانم چیم وتووە دوایی کە خاو بوومەتەوە پێیان وتم وڵا تەلاق هاتووە بەدەمتا بەس من ئاگام لەوە نەبووە چی وتراوە چی کراوە ئەم کابرایە تەلاقی ناکەوێت ئەمە تەلاقی ناکەوێت باش بۆ چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیغلاقەکە مێشک ئیش ناکە ئەمە ئیغلاقە کە مێشک کار ناکە هەندێک عولەماوا تەفسیری ئیغلاقەکەن بەوەی حاڵەتی غەضەبێکە کە ئینسانەکە مێشکی تیا جامە بێ ئەمە لەم حاڵەتەیە تەلاق ناکەوێت هەر حاڵەتێکی تر هاوشێوەی ئەم حاڵەتە بێ نەک لە تووڕەیە نەخۆشێکمان هەیە تاکەی زۆر بەرزە لەم حاڵەتەیە تووشی حاڵەتی هەلوەثە ئەبێ وڕێنە ئەکا بەدەم وڕێنەوە تەلاقەکە تەلاقێکەوێ تەلاقی ناکەوێ بۆ چونکە ڕاستە حەدیسەکان بەس باسی غەضەبەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و ئەمە غەضەب نییە بەس نەفی فارق هەیە لێرە هەمان حاڵەتی تووڕەبوونەکەیە کەسێک تووشی مصیبەی مفاجئ ئەبێ بۆ نمونە حاڵەتی مەدهوشمان هەیە ئێمە لە شەرعا مەدهوش کەسێک کە تووشی حاڵەتی حەپەسانە بێ یعنی کابرایەک مناڵەکەی بەدەستی دایکەوەیەتی دایکی ئاگای لە مناڵەکە نییە مناڵەکە لە دەستی دایکی ترازا سەیانە لێیە ئەم حاڵەتە پێی ئەوتێ نەهامەتیەکی کتوپڕ کابرا مەدهوشە بێ ئەحەپەسێ لێرە لەم حاڵەتی کە جەنازەی کوڕەکەی ئەبینێ لەسەر جادەکە کەوتووە و کەم تەرخەمی خێزانەکەی ئەبینێ و چەند جار پێی گوتووە مناڵەکە ئاگالی بوو دەستی مناڵەکە بگرە لێرە تەلاق دێ بەدەمیا تەلاقی خێزانەکەی ئەخا ئەم تەلاقە ناکەوێت پێوتێ حاڵی مەدهوش بۆ قیاسەکە لەسەر هەمان حاڵەتی کابرای تووڕە لێرە کابرا حەپەساوە ئاگای لە خۆی نییە سەدمەکە یعنی مێشکی جام کردووە کەواتە لێری شادی سانەوە ئەم تەلاقە ناکەوێت خەڵەفان لە حاڵەتی پیریە کابرا ئەخەڵەفێ پیرە بێ ئەچێتە تەمەنەوە وای لێ ئاگای لە خۆشی بە تەلاق و مۆزوعی زەواج و ئەمانە نامێنێ قسە دێ بەدەمیا ئێڵێ لە خۆیەوە ئەم کەسانە تەلاقیان ناکەوێت باشە خۆ ئەمانە هیچیان حەدیسی لەسەر نییە ئەی بۆ تەلاقیان ناکەوێت هەموویان قیاس ئەکرێنەوە لەسەر حاڵەتی کەسە تووڕەکە بۆ ئەمە پێی ئەوەتی القیاس بنفی الفارق یا بۆ نمونە خوای پەروەردگار کە ئەفەرمێ وەئەشهدوا ذەوەی عەدل منکم ئەفەرمێ دوو شایەتان با هەبێ ئەگەر شایەتەکان چوار بن دروستە بەڵێ بۆ چکە ئەگەر دوو قبوڵ بێ چوار بە ئەولاتر قبولة فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره مثقال ذرة خير خوالي والنابه ايغر خيرك بقرش كاخيبه راس النصيله سرنيه بلام نفي فارقه اگر خوا او ببينه شاخك باولاتر ابينه وعلماء فرمون امي ظاهري كان استدلالي بي كان بويك قياس يك حالت به الا ابيع اللي مشترك بدوزينه وانفح مفهمك كرته وانما قياس علمي اويا اما اگر هاتو عله اگر هاتو هوكاري حرام بونا كمان نزاني هوكاري حكم كمان نزاني او كات ليك يعني اتشوينين زانين ليك اتشل لزور روا اقل لهمر وكان وليك تشون او كات قياسكين اما وعلماء فرمون لا اعطون وزيوا اما راي جمهوره ولا باقي اشتكاني تريشا قياس اكده لا اعطون وزيوا راي جمهوري فقهاء
من دوای دێمە سەر فتواکان کە عرستانەکەم ڕێیان لەسەر ئەوەیە کە هۆکاری ڕیبا دروست بوون لە ئاڵتون و زی و کڕین و فرۆشتنیان لەبەر ئەوەیە ئەمانە دوو دراو بوون لە سەردەمی خۆیانە لە هەر سەردەمێکی تری ژیانی ئومەتی ئیسلامیە هەر شتێک بێ بە دراو هەمان حکمی ئاڵتون و زیوەکەی زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرئەگرێ قیاسن وەری ئەگرێ لە خواردنەکانی ترە ئایا بۆچی لە گەنم و ئایا بۆچی لە جۆ بۆچی لە خورما و ئەمانەیە ڕیبا دروست ئەبێ ئەوەی ئەمانە قوتن و قابلیەتی ئیدخاریان هەیە یعنی چی قوتن قابلیەتی ئیدخاریان هەیە یعنی ئەمانە ژیانی خەڵک پێوەیان پابەندە خورما لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەنم لەگەڵ جۆ لەگەڵ خوێ ئەمانە ژیانی خەڵک لەسەری ئەگوزەرێ لە هەموو شتێکا بەکاردێن بێ ئەمە ژیان ناگوزەرێ لەبەرەوە عولەما ئەفەرمون ئەمانە ئوسوڵن بۆ مەطعوماتی خەڵک برنج کە ئێستا بووە بە ژەمی سەرەکی ژیانی خەڵک برنج قیاسەک دێتە سەر گەنم و جۆ هەر شتێکی تر کەشک بۆ نمونە کەشک مادەم قابلیەتی ئیدخاری هەیە مێوش کە قابلیەتی ئیدخاری هەیە هەموو ئەمانە قیاسەک دێنەوە سەر ئەو خواردنانە لەبەرەوە هەموو ئەمانە ئەبن بە ئەجناسی ڕیبەوی لەبەرەوە عولەما ئەفەرمون مەرج نییە تۆ تەنها ئەو چوار شتەیان وەربگری لە مەطعوماتی شام باشە ئێستا دینەوە سەر ئەوەی کە بەبەسمانە لێرە لەم حەڵقەیە ئاڵتون و زیوەکەیە بزانین ئاڵتون و زیوەکە کە عولەما باسیەکان چۆن باسی ئەەکەن و بەڵگەکانیان چێ چکە من لێرە و لەوێ بەڕێزان لە ئەهلی بازارم بیستووە بەوەی گوتویانە پارە دراوی ئەمڕۆ دراوەکان کە بریتی بن لە ئەجناسە جیاوازەکان بریتی بن لە دۆلار و بریتی بن لە چمەن و بریتی بن لە دینار و بریتی بن لە درهەمن و بریتی بن لە هەرچی عملەی دنیا هەیە وتویانە ئەمانە ئەوراقن ئەمانە کاغەزن ئەمانە ئاڵتون و زیو نین و حتا ئێستا اقتصادی عالمی مەرجنیە ئەمانە موازنە بکرێن بە ئاڵتون لە بانقەکانی ئەوروپا و سویسرا و کوێکوێیە یعنی حتا ئەمانە ئێستا خۆیان بوون بە عملەی شڕائی استدلال بەچی ئەکان ئەگەر بگڕیتەوە سەر کتێبی مەذاهیبەکان بۆ نمونە شافعیەکان یا ئەحناف یا حەمبەلیەکان قسەیان لەسەر شتەیە کردووە پێی وتاوە ئەلفلوس فلس ئەوان وتویانە ڕیبا لە فلسا دروست نابێ ڕاستە ئەوان وایان گوتووە بەڵام بڕۆ بزانە بۆچی گوتویانە ڕیبا لە فلسا دروست نابێ چونکە وتویانە لەبەر ئەوەی فلس عملە نییە کەواتە ئەوان نەیان وتووە فلسی هیچ زەمانێک عملە نییە وتوانە ئەو فلسەی لە زەمەنی خۆیانە هەبوو وتوانە عملە نییە لەبەرەوە ڕیبای تیا دروست نابێ ئێستا دێنە سەر فتواکان ئەی قسەکانیان چی لێ ئەخوێنێتەوە قسەکانیان ئەوەی لێ ئەخوێنێتەوە ئەگەر فلس بوو بە عملە ئەو کاتە ڕیبای تیا دروست ئەبێ ئێستا بەڕێزان لە گەشەکردنی ژیانی کۆمەلگا و ژیانی ئابووریە عادەتەن حکمی دراو ئەگۆڕێ چۆن لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دینار و زیو دیناری ئاڵتون لەگەڵ درهەمی زیو ئیشی پێکراوە دواتر ئەم معاملەیە گۆڕاوە خەڵک عملەی گۆڕیوە عملە بووە بەچی عملە بووە بەشتی تر پێش زەمەنی پێغەمبەر عملە چی بووە خەڵک مقایەضەی کردووە ئەسڵەن گەنم بە گەنم گۆڕاوەتەوە دراو هەر نەبووە لە کۆمەلگا سەرەتایەکانی ژیانی مرۆڤایەتیە لە سەردەمەکانی ئێمەیە ئێستا دواتر کاغەز دەرچوو ئەم کاغەزانی کە دەرچوون ئەم کاغەزانە سەنەد بوون لە مقابلیانە ئاڵتون خەڵگەی و با ئاڵتونمان پێ نەبێ حکوومەت کاغەزی دەرکرده بوو ئەم کاغەزە بای ئەو نە ئاڵتونە خەڵک کاغەزەکەی ئەخستە گیرفانی ئەگەر لێشی بکەوتایە ئەی با ئاڵتونەکەم لێ نەکەوێت کەواتە ئاڵتونەکە ڕەسیدی کاغەزەکە بوو لە گیرفانیا دوایی کە وردە ژیان تەتەوەری کرد کاغەزەکە خۆی بوو بە ڕەسید ئێستا تۆ کە 25,000 دیناری پێیە بای 25,000 دینار ئاڵتونێ نییە و ئینەما تۆ تەنها 25,000 دیناری پێیە ئەمە عملەیە و ئەمە ڕەسیدی تۆیە یا کابرا دەفتەرێک دۆلاری پێ ئەمە ڕەسیدە لە دوای ئەم قۆناغە کە ژیان تەتەوەرەکە چی دروست بووە ئێستا بەڕێزان شیک دروست بووە چەکی بانقی باشە خۆ چەک پارە نییە بەڵام ئەم وەرەقە سپیە چەند ڕقەمی لەسەر بنووسی ئەو نەپارەیە حەزەکەی لەسەر ئەم چەکە بنووسە 10 ملیارد دۆلار ئەم چەکە ئێستا قیمەی شیڕایی 10 ملیارد دۆلارە باش خۆمە پارە نییە ئەمە کاغەزە ئەو ڕقەمە بە حیبرێکی سپی منەیەک و ژێنمەوە فڕیە لەو بازاڕەیە کەس بە دینارێ نایکڕێ ئەی بۆ ڕقەمەکەی لەسەر نووسی قیمەی ئەو چەکە بێ بە 10 ملیارد دۆلار کۆمپیالەیە لەسەر وەرەقەیەکی سپی چەند ڕقەمی لەسەر بنووسی قیمەی شیڕایی کۆمپیالەکە ئەو ڕقەمەیە کە لەسەری نووسراوە باش ئەمانە معاملی پارەیان لەگەڵا ئەکرێم کاغەزە سپیانە بەڵێ هەمان حکمی ئاڵتون و زیو وەرەگرن بۆ شەرع تەعامل لەگەڵ دراوە ئەکە ئەمانە دراون
ئەم کاغەزە سپیە کە ڕقەمی لەسەر نووسرێ مادەم ڕسمیەن ئیعتیماد مستەنەدێکی بانکیە کەواتە ئەمە دراوە هەمان حکمی گۆڕینەوەی ئاڵتون و زیوی لەسەر دروست ئەبێ. فتوايكي هي كبار علماء السعودي كقصة لسر أم موضوعها كان قال إن القول باعتبار مطلق الثمنية علة في جريان الربا في النقدين هو الأظهر. قال قلتني أوي مطلق الثمنية واتاد أعطون زيو تنهى لبر أوي دراون دو جنسي الربوين قال هو الأظهر دليلا والأقرب إلى مقاصد الشريعة. أما بلغا كي بقوة ولا روح شرعي شوا أما نزيك تريكا كواتا أوان بيان وايا كأمانة فعلا أجناس الربوين. مقريزي باس للسرتاكاني داروخاني ألطون زيو أكاوكو دراو من حزكم نص قسەکەیتان بۆ بێنم بۆ ئەوەی ئێمە تی بگەین علەما کاتی خۆی بۆچی وتویانە فلوس ڕیبای تیا دروست نابێ. مقريزي ئەڵێ إن الفلوس لم يجعلها الله سبحانه نقدا في قديم الدهر وحديثه. أفرمي فلوس يعني فلس لزمني أوانا طبعا تو كابرا ديناري ألطوني هبو بيه فلس هرزور بيه قيمة بوا. مقريزي على خوا نلا كونا نلا تازية فلسي نكردوا بدراو بوجياني خلق حتى راجت في أيام الناصر فرج بن برقوق. على فلس لكيا قيمتي بياكر لزمني ناصري فرج كوري برقوقا لصالي هشصو هشتي كوتشي لصالي هشصو هشتي كوتشي فلس لزمني أوا قيمتي بيانكر وكان قبيح السيرة. أم فرج بن برقوقا على بياميكي خراب وخلق نابي بخراب هنا. وقد حدث من رواج الفلوس خراب الأقاليم. على أم بياوة كالرواجي داب فلس دنيا كاولبو شار كاولبو بوشكا ألطونوزيو إلغا بكريتو فلس كتنكية كآسنا جيغي بكريتو. على وذهاب نعمة أهل مصر حتشي نعمتك أخواهي بيدابون هليقر لسريان فإن الفضة هي النقد الشرعي. باسي زماني خويا كمقريزي على زيو دراوي شرعي أو زيوة. أما الفلوس فهي أشبه بشيء بلا شيء. أفرمي فلس شيء لشتيقة لهيج ناتشي بلام زيو دراوة ولا يعلم في خبر صحيح. مقريزي أفرمي لهيج أثريك لهيج حديثك صحيحة ولا سقيم هيج حديثك ضعيف نهاتوا عن أمة من الأمم كهيج ملتك لملتان اتخذوا نقدا غير الذهب والفضة. دراوي كان هب ولا غير ألطون وزيو. أما السفاسف والمحقرات أمشت تافه اشتبين الخانيك وكفلس أمانة فقد احتاج الناس لشرائها بأقل من الدرهم وأجزائه. الله خلق كشتي زور خفيف بونمنا شتيك هي ناقات درهميكي زيو نرخكي زور لدرهميكي زيو كم ترى. الله خلق بچي بيكره أو كاته هاتون شتيك يعني دروس كردو بو خوان بيان وتو فلس بو أوي أوشت تافهاني بي بكرن. يسا 50 ديناري خوبان 50 ديناري خومان شي أكا هيج ناكا بلام خلق بو مثلا مصاصيك بو باقي باسيك بو حكمت بو معاشك صرفك إذا بخلق بزما لحقيقتها أم 50 دينارية يعني سفاسفي أموري بي أكري وكو مقريزي باسيكا لبرو أو ألي أصلي باركا بريتيا لألطون وزيو أمانا بو محقرات دان راون. قال فكانت الفلوس وسيلة هذه المبادلات بويا فلس كران بوسيلة بأميريك بو ألو قرانا ولكنها لم تكن نقدا البتة. قال بلان فلس هرجيز دراو نبوة ولم يوجد منها إلا اليسير. وفلس زور كم بولا بازارة إسا 50 ديناري لوانية 1000 كز لو بازارة راقرة بهر 1000 كيان كسيان 50 ديناري لجرفاني أنانية. أمشتانا تافيهن خلق هلي ناقرة خلق 25,000 بي 10,000 بي 5,000 بي 250 بي 500 بي بس 50 ديناري خلق هلي ناقرة چونك أو علي أمانة نقد نين ولم تقم في إقليم بمنزلة النقدين. مقريزي لأخيرا أفرمي هرجيز أمانج نبون بناقد كواتي استائمتي أجين مقريزيو إمامي شافعيو غيري أمانيش كوتوانا فلس دراونية لبروي فلس هيجي نكردو لزمني أوانا أكريتو بلي استا $100 هيجناكا أكريب يمان بلي 100 يورو هيجناكا أكريب يمان بلي في أي 25,000 ديناري هيجناكا ناتواني بلي كواتا ناتواني بلي أمان الربا انتيانية چونك علماء كاتي خوي وتوانا لغيري ألطون وزيو ربا دروس نابي أو بو زمني أوان وابو چونك لبدلي أمانيا فلس هبو فلسيش عملة نبوه. باشا كدينا سر قولك إمامي مالك هي لمدونة قولك زور جوانا أفرمي برسياري عن ليه كرت يكيك برسياري ليه كأفرمي
قال لي مالك في الفلوس سحنون أما الإمام مالك جريتوا أفرمي إمام مالك درباري فلسة وبي قلتم لا خير فيها نظرة قلتي شرعينية أجر بقرز بدري لا خير فيها نظرة وعطا شرعينية أجر تو درهم يكد بداتي لبرانبرا فلسي بي بدي بلان فلسك حاضرنا بيا درهمك حاضرنا بي بالذهب ولا بالورق نبا ألطون نبا زيو ولو أن الناس أجازوا بينهم الجلود حتى تكون لها سكة وعين لكرهتها أن تباع بالذهب والورق نظرة أفرمي أجر خلق أجازوا بينهم الجلود أجر خلق بيستا سي إمامي مالك شن دقيق ورحمتي لي به أفرمي خلق بيستي حيوان بينه وأم بيستي حيوانا سكيبو دابنين واتام معملي هبي بيستي حيوان دركا وببي بدراو بيستي حيوان حتى تكون لها سكة وعين حتى بيبسكا وببي ببارا لكرهتها أن تباع بالذهب والفضة نظرة أفرمي من بيم شرعينية بفروشتين بألطون بزيو بلا ميكيك لبدل كان حاضرنا ببيست نك أو دينار ودراوي كإما أمر آلو غوريان بيكين ابن تيمية رضا رحمة خوالي لمجموع فتاوايا أفرمي والأظهر أن العلة في تحريم الربا في الدنانير والدراهم هو الثمنية كما قال جمهور الفقهاء أميش أفرمي للاي جمهوري فقهاء بوشي آلطون وزيو ربايا انتيايا أفرمي نقلبر أوي آلطون وزيو لبروي دراون ربايا انتيايا كوات أميش رأي وايا كدرهم وزيو كدرهم لقل آلطونا كزيربوا يا دينارا كزيربوا أمان الرباية انتهى إمام الشافعي أفرمي والذهب والورق مباينان لكل شيء لأنها أثمان كل شيء أفرمي آلطون وزيو لها مشتك جواز بو أفرمي لبروي نرخي هم مشتك كوات لا إمام الشافعيش أمان نرخن بويا الرباية انتهى دروس أبي ابن حجر حيثميش لفتاوايا أفرمي ومن ثم لو راجت الفلوس رواج النقود ثبت لها أحكامها أفرمي أجر فلس جي دراوي قرتوا جي آلطون وزيوي قرتوا همان حكمي آلطون وزي ورقله مجمع فقهي إسلامي لفتوايك عليه قرر مجمع فقه أما قرارك بخصوص أحكام العملات الورقية أو دراواني كإستاكا غزن أنها نقد قائم بذاته أمانة دراويكي سربخون لها الأحكام الشرعية المقررة للذهب والفضة همان حكمي آلطون وزيو أيان قريتوا مجمعي فقهي إسلاميش طبعا يموت دو مجمع مان هي المجمع الفقهي مان هي لقال مجمعي فقهي مان هي المجمع الفقهي كسرب رابطي عالمي إسلامية بلا مجمعي فقهي سرب منظمي مؤتمري إسلامية أيش على إن العملة الورقية نقد قائم بذاته له حكم النقدين من الذهب والفضة واتا دراو دينار أو كهي أمره همان حكمي آلطون زي ورقله فتوى هي كبار علماء من هي لسر موضوع عزيات الستانا شان بفتوى كانوا كواتب رزان أمانة هميان فتوى لسر أويا كدينار وهر دراوي كيتر لدنيا أمره كنرخي شتومك أمانة وكو آلطوني زيو مع عمليان لقلا أكله وحكمي آلطون زي ورقله آخر فتوى كفتوى كي شيخ قرضاوي نقلكم أفرمي وذهب بعضهم طبعا شيخ قرضاوي ردي أم رأي أداته أفرمي عندك بيان وايا إنما الربا إنما هو في الذهب والفضة كسوتنا هذا لا آلطون زي وادروس أبي ونحن اليوم نتعامل بالنقود الورقية قرضاوي أفرمي إما أمر بدراوي كاغز ما مر لقال يكين فلا هي ذهب ولا فضة أم دراوانا نآلطون نزيون وعلى هذا لا يجري فيها الربا كواتا عليك بقسي أوانا به آلطون وزيو رباية انتيايا بس أم دراوا كاغزانا أمر آلطون وزيو كآلطون وزيو رباية انتيانية ولا تجب فيها الزكاة وزكاة الشتانية أفرمي وهذا كلام أوهى من أن يرد عليه أفرمي أم قصي الزور لو بين الاختراع كولامي بدريته أصلا كواتا إما أول ناكري بحجة بدسكم الله خلق وأمره كأيان ويسوبخون بلغ كان أويا ولا كاك أمانا آلطون وزيونين وبيغمري خواه صلى الله عليه وسلم باسي دينار ودرهمي كردوا كآلطون زيوبون خالي كتر باش اگر ايما وثمان ام دينار ودرهماني كامره هن بدس ايموا ام دراوا كاغزاني كهن اگر وثمان آلطون وزيوني وحكم الربانا ينقريتوا كواتا زكاة الشانتيا واجبني برزا كواتا كسيكش بيدزي دس هنا بردره اگر ايما بريار ما عنده كأمانة حكمي آلطون وزيو ورناقرن وبريمان عنده أمانة قياس ناكرن لسر آلطون وزيو
کەواتە هەرچی ئەحکامی شەرعی متعلقە بە ئاڵتون و زیو ئەم دراوانە ناگرێتەوە. وەکو عەرزم کردن نە زەکاتی تیا واجب ئەبێ، نە ڕیبا بە هیچ شێوازێک لە مامەڵەکردن پێی حرامە بێ، نە دەسی دز بە بردنیان ئەبڕدرێت کە کەتەوەتی ئەمانە دراونین، ئەو کاتە هەموو ئەم حکمە شەرعیانە ئیلغا ئەبنەوە کە لەسەر ئەم ئاڵتون و زیوەی کە شەرع دروستی کردووە دایناوە. خاڵی ئەخیر لە وەڵامی ئەمانەیە بەڕێزان ئەوش ئەوەیە ئێمە لە دێنەوە سەر عملی ئوسولی فقه و قیاس. لە قیاسە ئێمە کاتی قیاسەکەین دائما حکمی ئەسڵ، ئەمە بە ملاحەزە وەرگرن، دائما حکمی ئەسڵ ئەبێ نەسی لەسەر بێ. قیاس واتە ئێمە شتەیەک هەیە نەسی لەسەر نیە. ئێستا هەر ئەم حەدیسە تەطبیقەکەینەوە. برنج لەگەڵ گەنمە، گەنم نەسی لەسەرێ کە ڕیبا دروست ئەکا، برنج نەسی لەسەر نییە کە ڕیبا دروست ئەکا. ئێمە بۆ ناسینی حکمی برنج ئەبێ چی بکەین؟ کە برنج خۆی نەسی لەسەر نییە، ئەبێ بچینە سەر شتەیە کە نەسی لەسەرە. گەنم نەسی لەسەرە، کەواتە قیاسی برنج ئەکەینە سەر گەنم. گەنم پێی ئەوتێ ئەسڵێکی مەقیس عەلەیهی، برنج پێی ئەوتێ فەرعێکی مەقیس کە نەسی لەسەر نییە. کەواتە برنج حکمی چی وەرەگرێ؟ حکمی گەنم وەرەگرێ، ڕیبەویە. ئەگەر بمانەوێ نیسک قیاسکەین، نیسک قیاسی ئەکەینە سەر برنج بۆ ئەوەی بزانین ڕیبایەتیایە، یا ئەبێ قیاس کرێتە سەر گەنم خۆی؟ ئەبێ قیاس کرێتە سەر گەنم، چونکە نیسک خۆی حکمەکەی لە گەنمەوە وەرگرتووە. قیاسی فەرع لەسەر فەرع ناکرێ لە ئوسولا، هەموو فەرعەکان لەسەر یەک ئەسڵ قیاسەکرێ. کەواتە برنج لەسەر گەنم قیاسەکرێ، نیسک لەسەر گەنم قیاسەکرێ، نۆک لەسەر گەنم قیاسەکرێ، لۆبیا لەسەر گەنم قیاسەکرێ، پاقلە لەسەر گەنم قیاسەکرێ، هەموویان ئەبێ لەسەر ئەسڵەکە قیاسکەینەوە. نەک بڵین برنج لەسەر گەنم ئەنجا دوای ئەوە نیسک لەسەر برنج، پاقلە لەسەر نیسک، دوایی لەسەر نابێ فەرع لە قیاسا قیاسی لەسەر بکرێتەوە، چونکە فەرع خۆی حکمی نیە، حکمەکەی لە ئەسڵ وەرگرتووە. بە ئەم قاعیدەیە تەطبیقین لەسەر ئەمەی کە ئێستا باسیەکەین. فلس نەسی لەسەر نییە، کەواتە فلس قیاسەکرێ لەسەر چی ئەگەرمانوی حکمەکەی بزانین؟ ئاڵتۆن و زیو. دینار و درهم، دینار و دۆلار، ئێستا کە ئەمانەی حکمی دینار و دۆلار بزانین، ئێمە قیاسەکەینە سەر فلس کە خۆی فەرعێکە نەسی لەسەر نییە، یا قیاسەکەینە سەر ئاڵتۆن و زیو کە ئەسڵەکەیە و نەسی لەسەرە. کەواتە قیاسکردنی دینار و درهم یا دینار و دۆلار لەسەر فلس ئەسڵەن قیاسێکی فاسیدە، چونکە فلس خۆی مەقیسە، خۆی فەرعێکی غێر مەنسووسە، حکمەکەی لە ئەسڵێک وەرگرتووە کە دینار و درهەمە. ئەگەر ئێمە بمانەوێ قیاسی دراوەکانی ترکەین، نابێ قیاسی کەینەوە سەر فلس، ئەبێ قیاسی کەینەوە سەر ئاڵتۆن و زیو، ئەو جا قیاسێکی صحیحە لە ڕووی شەرعیەوە. لەبەرەوە برایانی بەڕێز مەسەلەی ئەو شەشتەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەکەن، ئەمانە حەصری نین بۆ ڕیبا، وئینەما ئەمانە شەش بنەمای سەرەکین بۆ ڕیبا. هەر شتێکی تر لەم دنیایەیە کە دروست ئەبێ لە دراو لە خواردن، ئەگەر هاتوو ئەچووەوە سەر ئەوان، ئێستا ئاڵتۆن و زیو ئێمە گەشتینە ئەو نەتیجەیە کە ئەمانە دراون بۆیە ڕیبایان تیا دروست ئەبێ. وەکو ئیمامی مالیک ئەفەرمێ ئەگەر خەڵک پێستە بێنێ بیکا بەسکە، بیکا بە دراو، پێستە بگۆڕنەوە، چیلکە بگۆڕنەوە، چیلکە بێ بە دراو، چیلکە ئەبێ بە عینێکی ڕیبەوی. قیاسن لەسەر ئاڵتۆن و زیو کە ئەسڵە ڕیبەویەکەن. لە خواردنەکانیشە بە هەمان شێوە. کەواتە ئێستا ڕیبا لە هەموو ئەو شتانی کە هەن ئەو دراوانە، چکۆکو عەرزم کردن زۆر کات ئێمە ئەبیستین لەم لاولا بەوەی کاکە خۆ دینار و دۆلار ئەمانە ئاڵتۆن و زیو نین، ئەم حکمانە بۆ ئاڵتۆن و زیو هاتووە، کاکە ئەمانە حکمی ئاڵتۆن و زیو وەرەگرن شەرعەن، و ئەمە ڕەئی مەجامیعی فقهیە و هەموو ئەدیلەکانیشیانە، و ئەوەش ئەدیلەی ئەو کەسانەیە کە پێیان وا بووە کە ئەمانە ڕیبەوی نین. لەبەرەوە ئەم حکمە شەرعیە وەکو عەرزم کردن پێویستە بەم شێوازە لی تێبگەین. بابەتێکی تر هەیە پێم وایە کاتەکە مۆڵەت نادا، ئەویش ئەوەیە باشە ئاڵتۆن و زیو ئێستا متفقین لەسەر ئەوەی کە دراو حکمی ئاڵتۆن و زیو وەرەگرێ، بەڵام کام ئاڵتۆن و زیو؟ ئەو ئاڵتۆن و زیوەی کە دراو بوون، یا ئەو ئاڵتۆنی زیوەی کە ئەمڕۆ خشتڵن؟ ئایا بازنگ، ئایا گوارە، ئایا مستیلە، عاشق بەنگ، گۆبەرۆک، پشتوێن، ئەمانە ئەمڕۆ دراون یا خشتڵن؟ و ئایا ئەمانە ئەگەر بکڕێن بە دینار یا بگۆڕێنەوە بە ئاڵتۆن، ئەمانە ڕیبایان تیا دروست ئەبێ یا دروست نابێ؟ لە دەرسی داهاتوە ئینشاءڵڵا ئەم بابەتە ڕوونەکەینەوە.
أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.